بەخێر بن بۆ ڤیددیۆیەک تازە لەم ڤیددیۆ باس ڕۆکیبوونەکەین لە سەرتا پێناسەیە کورد ڕۆکی ئینجا جۆرەکانی ڕۆکی بوون سیستەمێکی خۆراکی پشت دەبەستێ بە ڕووەکەکان و دوور دەکەوێتە لە خواردن ئاژەڵ وەک گۆشت مریشک ماسیوانی دیکە بەڵام لە هەمان کاتە ڕێگە ئەدا بە خواردنی وەک بەرهەمە ئاژەڵەکان بخواوەک ماست شیر پەنیر هێلکە و هەنگین. جۆرەکانی ڕۆکی بەگشتی دو جۆرە ڤێجیتریان کە بەمانای ڕۆکیا سەزەوات دەدات کە ئەم کەسێکەوە ڤێجیتریانە ئاژەڵ ناخوا گۆشت ئاژەڵ ناخۆ بەڵام بەرهەمەکانیان دەخوات لە کاتێکدا ڤیگن بوون کە ڕادیکاڵترین جۆرێتی ئەم کەسە نەبەرهەمە ئاژەڵەکان نەبەرهەمە خۆراکیەکانی کە لەوانەوە دێت نەبەرهەمە ناخۆراکیەکان ناخوا واتە گۆشت ناخۆ بە بەرهەمەکان وەکو شیر و ماست و هێلکە و پەنیر ئەمانە ناخوا بەرهەمە ناخۆراکیەکان وەک ئەو فەروەی کەوا لەوانەوە دروستە بێ و لە هی ئاژەڵەکانە بەکاری ناهێنێت و بەرهەمەکانیان ناخوات. چەند جۆرێکن لە ڕۆکیەکان کە هەندێکم بە تەواتی ناژنە ژێر ناو ڤیگن ئەمانن سێمی ڤێجیتریان کە بە لێکچوو ڕۆکیەکانە واتە لێکچوونی ڕۆکیەکانە بریتین لە کەسانی کە تەنها ماسی و مریشک دەخۆن و ژەمەکانیان تەنها دوورن لە گۆشت واتە تەنها گۆشتیان لە ژەمەکانیان دوورخستەوە. لاکتۆ ڤێجیتریان کە گۆشتی ئاژەڵ ناخۆن بەڵام بەرهەمەکانیان ئەخۆن وەک ماست و پەنیر و شیر و ئەوانی دیکە. لاکتۆ ڤێجیتریان کە گۆشت ئاژەڵ و هێلکە ناخۆن بەڵام بەرهەمە شیرەمەنەکانیان ئەخۆن. ئۆڤۆ ڤێجیتریان کە هەموو بەرهەمە ئاژەڵەکان ناخۆن جگە لە هێلکە. ڤیگن ئەوانن کە نە گۆشت نە ئاژەڵ نە بەرهەمەکانیان هیچ ناخۆن و بەرهەمە ناخۆراکیەکان وەک باسم کرد ئەوانش ناخۆن. لە دنیای ئەمڕۆماندا چوار جۆرەی کە باسمان کرد زیاتر باوە ئاسانترە لە ڕووی کردنەوە لە ڕووی کردارەوە بەڵام لە هەمان کادا ڤیگن بوون لۆجیکی ترە و هەرچەندە زانیاری لەسەر بزانی زیاتر ئەزانی کە شتێکی گران نییە و ئەتوانی بیکەیت بەڵام ڤێجیتریان زۆربەی کەسەکان ئەتوان بیان بینی ڤێجیتریان بەڵام ڤیگن بوون کەم کەسێ بەڵام لە ئەنجام دەشت ئەمانەیە ئەوە ناگەێنێ کە شتێک گرانە یاخۆت شتێکی غەڵەتە لۆجیکی تریشە. مێژووی وشەی ڕۆکی وشەی ڕۆکی بوون لە سەرتادا بریتی بوو لە سیستەمێکی خۆراکی دوور لە خواردنە ئاژەڵەکان و گۆشت و بەرهەمە ئاژەڵەکانیان و هێلکە و هەنگین و ماست و لە کاتی ئێستادا وشەی ڕۆکی بوون بە بەفراوانترین بەکاردێت بۆ ئاماژەپێدان بە بەرهەمە ناخۆراکیەکانی وەک جل و بەرگ و کەل و پەلەجوانکارەکان و دەرمانەکان کاو بە هەمان شت لە ئاژەڵ و دروست دەکران یان لەسەر ئاژەڵەکان تاقی کراونەتەوە واتە کەسی ڕۆکی دوورە لە بەرهەمە ناخۆراکیەکان وە لە هەمان کاتیشدا دژە بە پێشبڕکێیەکان کە تێدا ئاژەڵی تێدا بەکاردەهێنێت وەک پەلاماردانی دوو ئاژەڵ یان زیاتر کە پێکەوە پێشبڕکێی تێدا دەکرێت و چەندەها شتێکی تر کە لەسەر بنەمە ئستیغلالکردنی ئاژەڵەکان تێدا دەبینرێت کەسی ڕۆکی دوور دەبێت لەم شتانە. بینە سەر پرسیارەکان خواردنەکان ڕۆکین بەگشتی بەسەرێکی هەر خواردنێک کە سەرچاوەکی ئاژەڵ نەبوو ئەو بە خواردنی ڕۆکی دەژمێردرێت. بۆ نمونە سەوزەواتەکان میوەکان برنج و گەنم و دانەوێڵەکان دیکە فاسوولیا و تۆفۆ و نیسک و ئەم شتانەی دیکە شیر و سۆیا و شیری بادەم و شیری گوێز و هێندی چەرەزاتەکان و زەیتە ڕۆکیەکان ئەمان هەموو دەچنە ژێر ناوی ڕۆکی و هەر شتێک کەوا سەرچاوەکی لە ئاژەڵەوە نەبوو کەواتە ڕۆکیە. هۆکارەکانی بوون بە ڕۆکی یاخود بۆچی بوون بە ڕۆکی ئەمە پرسیاری دیکەیە کە لە هەموو کەسە ڕۆکان دەپرسێت. هۆکارێکی سەرەکی بۆ بوون بە ڕۆکی لە دنیای مۆدرنی ئەمڕۆماندا هۆکارێکی ئەخلاقیە کە ڕۆکیەکان بە شێوەیەکی تەواو دژی سەربڕینی ئاژەڵن لەبەر خواردنی گۆشتەکان و لە هەمان کاتدا جۆری تر ڕۆکی هەن کە لەبەر هۆکاری تەندروستی بوونە بە ڕۆکی کە خۆیان لەیان و بڕیاریان داوە یاخود لەلایەن دکتۆری پسپۆرەوە وا بورادراوە کە بن بە ڕۆکی یاخود هەندێکی دیکان هەیە لەبەر هۆکاری ژینگەیی کە ئەگەر لەلایەن ژینگەوە سوودی ڕۆکی بوون زۆرە کە لەو دوایەوە کە لەلایەن راپۆرتی ویلایەتە یەکگرتووەکانەوە ئاماژەی پێدا هۆکارێکی سەرەکی بۆ پەنگخواردنەوەی گەرمی پیشەسازی ئاژەڵە کە یارمەتی دەرە بۆ ئەم شتە. ئایا لە هیچ ئاینێکا ڕۆکی بوون ڕێگەی پێدراوە یاخود ڕێگەی لەگیراوە لە هیچ ئاینێکدا ڕۆکی بوون ڕێی لە نەگیراوە ئەگەر بیتە سەر ئاینی ئیسلامیش ڕێگە پێدراو هیچ شتێک نییە ئاماژە بە هەڵا یاخود ئاماژە بۆ بکات کە ڕۆکی بوون هەڵەیە ئاویش چۆن ئاژەڵ حەڵال کراوە ئەوهاش ڕۆکی بوون حەڵال کراوە بەڵام کە بکەین ئاژەڵ ناخۆین ئەوە لەبەر هۆکارێک ئەخلاقیەکەوە لەبەر ئەوەیە کەوا ئاژەڵەکان توش ئازارن کەوا سەردەبڕدرێن. ڕۆکەکانی زیندەوەرن ڕۆکەکانی ڕوبەڕووی ئازار ئەبنەوە ئەمە ئەو پرسیارێکەوە ئاراستی هەموو کەسێکی ڕۆکی ئەکرێت وەڵامەکەش ئێستاشێکینەوە لەگەڵەوەی کاڕۆکەکان زیندەوەرن بەڵام هەماشت وەک ئاژەڵەکان نین دەتوانن کاردانەوە بەرامبەر ئاگادارکردنەوەکان ببێتەوە کەوا باسمان کرد بۆ نمونە کاتێک بۆەوەی حەشەرەیەکە کە دەوێت ڕۆکەکە بخوات یاخود بشێتە سەر ڕۆکەکەەوە ئەوە ڕۆکەکە مادێکی کیمیایی خراپی بۆ دەردەدات یا بە هەمان شێوە کە ڕۆکەکە ڕووی بەرەو تشکی خۆر ئەجوڵێنێت
و ئەو ڤیددیوانی کە لە ماڵپەرەکاندا بڵاو کراوەتە ئەوەیان پیشان دەدەن کەوا ڕۆکەکان بە درێژای ڕۆژ دەزولێنەوە، بەڵام هەمانە و کاردانەوەی کوشتن، بەڵام واتە کاردانەوە بەرامبەر کوشتن ڕاکردن لە مەترسیژان یا مردن کە لە مرۆڤ ئاژەڵەکاندا هەیە جیاوازە، واتە ئەوە ناتوانن ڕاکەن، ئەوە ناتوانن بگیرن، ئەوە ناتوان کاردانەوەیکیان هەبێت کەوا بەرامبەر مردنەکان ئەکرێت کات بەرامبەر کوشتنەکانێکرێت. واتاکو ئێستاهێش بەڵگەیەکی زانستینێکی پیشانی بدات کە ڕۆکەکان هەز بکەن بە هەمان شێوەی ئاژەڵ و مرۆڤ. ئەگەر بە شێوەیەکتر وەڵامەکە کورت بکەینەوە، ئەوە گەڕانە زانستیەکان پیشانیاندەوە کە ئاژەڵەکان ڕوبەڕۆی پێکاتی هەستی ئازار ئەبنەوە و هەرچێک بێت ئاژەڵەکانی وەک مانگە و بەراز و چۆلەکەکان ئەمان هەموو ڕوبەری ئازاری جستەی ئەبنەوە هەست بەوە ئەکەن کەوا ئەیان کوژن، بەڵام بە پێچوانی ئاژەڵەکان و ڕۆکەکان کە ئەنجامی هەستیان نییە. بگەڕێ بە لە هەموو سایتەکانە گەڕاوم کە ئەم زانیاریانم دۆزیوێتەوە کە ئەندامی هەستیان نییە و مێشکیانەوە. ئەگەر هێشتان بێت بە شێوەیەکیانە کەوا تەنها ڕوبەڕوویە بەرگری ئەو حەشەراتانە دەبنەوە کە دەچێتە سەریان و ئامێرانی کە پێکۆ دەیان لکێنێ، واتە بە هیچ شێوەیەک هەست بە ئازار ناکەن و بێنە پێش چاوی خۆت خواردنی سێوێک هەمان ئەو شتێکە ئاژەڵێک سەربڕی نەخێت، هەمان ئازار نییە و هەمان شتیش نییە. چۆن ببن بە ڤیگن؟ چۆن ببن بە ڕووەکی؟ بوون بە ڤیگن شتێکی ئەوە نەگرانیە کابیری لێ ئەەکەیتەوە، لەوە ئاسانترە کەوا ئەگەر بتەوێ بەرهەمێک ئاژەڵی سەر ببڕی ئەو پارەی کاتیا سەرفەکەی. تەنها پێویستت بەوە هەیە زانیاری زیاتر بەرەواری ڕۆکەکان بزانی و سوودەکان یان بزانی و پێکاتەکانیان بزانی و تەنها زانینی ئەوێت پێویستی بە هیچ شتێکی دیکە نییە. هەموو ماڵپەرە زانستیەکان ئەوان ئاشکرا کردووە، واتە شتێ ئاشکرایەکەوە ئەو کەسانی کاڕوەکین لایەن تەندروستیان زۆر باشترە. یەکەم شت وەکو شەکرە و زەخت ئەوان لەم شتانە ناڵاڵێن، واتە ئەگەر شتێک ببێتەوە تەنها هۆکارێکی دیکەیە لە ڕووی ئەم شتانەوە تەندروستیان باشترە، یاخود نەخۆشیێکی تری باو سەرەتان کانسەر ئەوان لەم شتەوە دوورن، زیاتر دوورن، چکە بەرهەمە ئاژەڵەکان یەکەم هۆکارن بۆ ئەم شتانە. کۆتا بەش لەم ڤیددیۆیە چۆن زانیاری دەربارەی ڕۆکی بزانم، چۆن بم بە کەسێکی ڕۆکی ئەو شتانی کەوا زانیاریم دەداتێ دەربارەی ئەم شتەچی. لە سەرڕاویکەوە چەند سایتێک زانستی هەیە لە ئەنتەرنێتدا بە هەموو زمانەکانێک کە زانیاری دەداتێ. لە سەرڕای ئەوەشتا چەند فیلمێکی بەڵگەنامی هەن لەسەر ڤیگن. یەکەم لیڤ ئەند لێت لیڤ کە چیرۆکی 6 کەسی جاز ئەگەرێتەوە کە دەبنە ڕۆکی و پشت دەبەستن بەسەر سیستەمی خواردنی ڕۆکی. دووەم وات دە هێڵز کە مقابلە لەگەڵ چەند دکتۆرێک ئەکات و زانیاری زۆر دەربارەی ڕۆکی بوون سوودەکانی و زیانەکانی گۆشت و زیانەکانی بەرهەمە ئاژەڵەکان. و هەروەها سێمیان کۆسپیرەسی the sustainability secret کە سەرنج دەخاتە سەر کاریگەری ژینگەی بەخێوکردنی ئاژەڵواتە زیانەکانی بەخێوکردنی ئاژەڵ لە ڕووی ژینگەیەوە. چارەمین فیلم و کۆتا فیلم فۆکس ئۆڤەر نایڤز کە سەرنج دەخاتە سەر تەندروستی پەیوەندیەکی بەهێز دروست دەکات لەنێوان نەخۆشیەکان و سیستەمێکی خۆراکی پێشبەست و لەسەر گۆشت لەگەڵ چەند بەڵگەنامەیەکی زانستی. فیلمەکە لە چەند گروپێکی دکتۆر و کەسانی شارەزا پێکهاتووە بۆ سەرنجخستنە سەر نەخۆشی و ئازارە باوەکان کە دەتوانێت کەم بکرێتەوە ئەگەر کەسێکە پشت ببەستێت بە سیستەمێکی خۆراکی پشتبەست و بەڕووەک. و ئەو هاگەشتنە کۆتایی ڤیددیۆکان و ئەگەر سوتان لێ بینی ئەتوانن تاقیب بکەنەوە بۆ هەفتەیەک بۆ مانگێک شەرت نییە بۆ لەسەری بڕۆن، بەڵام ئەگەر ئێوە بەدڵتان بزانیتان سوتان لێ گەنە دەتوانن لەسەری بڕۆن. و لە چەند ڕۆژ داهاتوو ئینشاڵڵا ڤیددیۆی ترەکەم لەسەر سوودەکانی بوون بە ڤیگن لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی ژینگەیەوە. ئۆدیسان هیوادارم سوتان لێ بینێت و بڕارێک بدەین کالی پەشیمان نەبنەوە و خواتان لەگەڵ.